کارەکانی هەڵکەنینی شوێنەوارە کۆنەکان لە باکووری عێراقدا بووە هۆی دۆزینەوەی پەیکەرێکی مەرمەری سپی تەمەن 2700 ساڵەی لامۆسۆی خوداوەندی ئاشووریەکان کە سەرڕای قەبارە گەورەکەی تا ڕادەیەک تێک نەچوو. تەنها سەرەکەی نەبێت دیار نەبوو کە ئەوەش لە موزەخانەی عێراق لە بەغدا هەڵگیراوە دوای ئەوەی لە ساڵانی 90ەکان لەلایەن ئەفسەرانی گومرگەوە دەست بەسەر کرا لەو دەمەی قاچاقچیەکان ویستوبیان بیبن. پاسکال پاترلین شوێنەوارناسی فەڕەنسی بەرپرسی هەڵکۆڵینەکە بوو. تیمی فەڕەنسی هەڵکەنینی شوێنەوارەکان لە خۆرسەباد ئەمساڵ دەواازەی 6 هەڵکەن دەواازە 6 لە سەدەی 19دا دوزراوەتەوە و لەو کاتەوە میێژوویەکی ئێژگار ئاڵوزی هەیە لەبەرەوەی لە کاتی جەنگی ئەم دوایەدا سەرەتا لەلایەن لەشکەرەوە و دواتر لەلایەن پێشمەرگەوە داگیر کراوە. ئێمە دەمانزانی کە لاماسوو هەیە چونکە لە سەدەی 19دا لەلایەن شوێنەوارناسی فەڕەنسی ڤیکتۆر پلیسەوە بینرابوو. و ئێستا جارێکی دیکە لێرە دۆزرایەوە. ئەو دەڵێت هەرگیز لە ژیانمدا شتێکی ئاوا گەورەم لە ژێرزەویدا نەدۆزیوەتەوە. لەبارەی پەیکەرەکەشەوە کە کێشی 18 تەنە دەڵێت قەبارەکەی 3.8 بە 3.9 مەتر دەبێت کە پارچە گەورەکانی ئاسەواری بەو قەبارەیە تەنها لە مەسر و کەمبۆدیا دەدۆزرێنەوە. وتیشی سەرنجدان بە وردەکاریەکان مایەی سەرسوڕمانە. سەری لاماسوو بردرابوو لەلایەن دەستگاکانی گومرگەوە لە ساڵانی 90ەکان لە بەغدا دۆزرایەوە. پێم وایە ئێستا سەری لە مۆزەخانەی بەغدایە. تەواوی لاشەکە لێرە دۆزراوەتەوە و لە شێوەیەکی زۆر باشدایە. بۆیە زۆر خۆشحاڵین کە ئەوەمان دۆزیوەتەوەی ئێستا دەتوانین لێکۆڵینەوە لەسەر تەواوی چوارچێوەی ئەم دەواازە جوانە بکەین کە ڕەنگە هێشتا لە دۆخێکی زۆر باشدا بێت. پەیکەرەکە لە دەواازەی شاری کۆنی خۆرس ئاباد دانرابوو کە نزیکەی 15 کیلومتر لە باکووری شاری مووسڵی مۆدرنەوە دوورە. پەیکەرەکەی لامۆسۆ خوداوەندێکی ئاشووری بە سەری مرۆڤەوە لاشەی گایەک و باڵی باڵندەیەک نیشان دەدات. لە ماوەی دەسەڵاتی پاشای سەرگۆنی دووەمدا کە لە ساڵانی 1905 بۆ 1922 پێشزاینی حکومڕانی دەکرد فەرمانی دروستکردنی دابوو لە دەواازەی شارەکە دانرابوو بۆ پاراستنی. پەیکەرەکە بۆ یەکەم جار لە سەدەی 19دا لەلایەن شوێنەوارناسی فەڕەنسی ڤیکتۆر پلیسەوە باسی لێوە کراوە. یارمەتیە داراییەکانیش بۆ دۆزینەوەی لە سەجەرە گشتیەکاندا تا ساڵانی 90ەکان کەم بووبەوە تا ئەو دەمەی دەسەڵاتدارانی عێراق پارەیان بۆ تەرخان کرد. هەر لەو ماوەیەدا بوو کە تاڵانچیەکان سەرەکیان لێ کردەوە و پارچە پارچەیان کرد تا بە قاچاق بیبەنە دەرەوەی وڵات. بەتەلین وتی ئەوەی ماوەتەوە ڕزگار کرابوو لە وێرانکێرەکانی کە لەلایەن داعشەوە وێران کرابوو کە لە ساڵی 2004دا ناوچەکەیان داگیر کرد چونکە دانیشتووی گوندی مۆدرنی خۆس ئاباد بەر لەوەی هەڵبێن بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەت شاردبوویانەوە.